سەلاحەدینی ئەیوبی لە نێوان ئاین و نەتەوەدا. لێکۆڵەران بڕوایان وایە مرۆڤ بۆ ئەوەی لە حکومداندا تووشی هەڵە نەبێت و بابەتیان نەبێت پێویستە چەند ڕەگەزێک لە بەرچاو بگرێت. یەکەم شوێن، دووەم کات. هەردوو ڕەگەزەکە لە شیکارکردن و قسە لەسەرکردن دەوری سەرەکیان هەیە. هەرجوڵە و کردارێک دەبێت لە شوێنی خۆی و لە زەمانی خۆیدا خوێندنەوەی بۆ بکرێت. بڕیاردان لە شتێکی مێژوویی بە دنیابینی تازە هەڵەیە، وەک چۆن هەر شتێکی نوێ بە تێگەیشتنی کۆن نەگونجاوە. با بڕوای زانای ئەنترۆپۆلۆژی مالینۆفسکی توێژەر دەبێت لەو زەمانەدا بژی کە توێژینەوەی لێ دەکات. لەو راپۆرتەدا و بە هەمان ئەو تێگەیشتنی لێکۆڵەران لە سەلاحەدینی ئەیوبی دەکەینەوە. مزەفەر سەلاحەدین کوڕی یوسف کوڕی ئەیوب کوڕی یعقوبی دوێنی ناسراو بە سەلاحەدینی ئەیوبی لە 25 کانونی یەکەمی ساڵی 1937 لە تکریت لەدایک بووە. بابۆچوونی مێژوو نووسی کوردان ئیبن خەلەکان ئەو بنەماڵەیە ڕەوادین و سەر بە هۆزی هازەبانیەکانن. ئەو هۆزە بەهۆی کێشەیەکەوە بە سەرکردایەتی محەممەدی کوڕی بیلال ساڵی 2003 لەگەڵ حەمدانیەکانی مووسڵ نێوانیان تێک دەچێت و دواتر ڕوودەکەنە ئازەربایجان و بنەماڵەی ئەیوبیەکان لە ناوچەی دوین نیشتەجێ دەبن. باپیری سەلاحەدین لە گەڕانەوە و لە ڕێگەی بەهرۆز سەرپەرشتیاری بەغداد کە دۆستایەتیان هەیە بە دوای شادیدا ناردووە تا بگەڕێتەوە بەغداد و لەوێ بەرپرسیارەتی پێ ببەخشێت. بەو جۆرە سەلاحەدین بە بنەچە و باپی لێکۆڵینەوەکان دەردەکەوێت کوردە و خەڵکی لای دوینە و سەرباهۆزی ڕەوادیە. دواتر لە ناوچەی تکریت نیشتەجێ دەبن و سەلاحەدین لە قەڵایەکی شارەکە لەدایک دەبێت. سەلاحەدین لە تکریت، مووسڵ، دیمەشق درێژە بە قۆناغەکانی خوێندن دەدات. لە بابەتە ئیسلامیەکان دواتر هونەرەکانی جەنگ لەلایەن ئەسەدەدین شێرکۆی مامی فێردەبێت کە فەرماندەیەکی باڵای سەربازی بوو. لا تەمەنی 24 ساڵیدا سەلاحەدین وەک فەرماندەیەک لە ژێر فەرمانی نورەدین زەنگی کاری دەکرد. جیهانی ئیسلامی لەو کاتەدا تووشی پەشێوی و دابڕانێکی گەورەی دەسەڵات بوو. لا سەرەکی ترینیان فاتیمیەکان کە نوێنەرایەتی دەسەڵاتی شیعیان دەکرد و سنووری دەسەڵاتیان لە میسر بوو با درێژایی دەیان ساڵ. هەرچی ناوچەکانی تر بوو لە ژێر کۆنتڕۆڵی نورەدین مەحموودی زەنگی بوو. میسر لەو کاتەدا گوێڕایەڵی بەغداد نەبوو. لەلایەکی تر هێزی ئەوروپی خاچ دروشمەکان کە لە جیهانی ئیسلامی پێیان دەوترا خاچپەرستەکان دەریای ناوەڕاست تا جەزیرەی سینایان بەدەستەوە بوو. دەسەڵاتی فاتیمیەکان ڕووی لە لاوازی کرد. خاچ دروشمەکان لە هەوڵی هێرشکردندا بوون بۆ گرتنی ناوچەی زیاتر. لەو کاتەدا خەلیفەی فاتیمیەکان عابیدیللا بۆ ڕێخستنەوەی سوپاکەی بانگێشتی ئەسەدەدین شێرکۆی کرد بۆ بەڕێوەبردننی وەزارەتەکان. ئەسەدەدین شێرکۆ بۆ بەڕێوەبردننی کارەکان بانگێشتی سەلاحەدین دەکات. دوای وەفاتکردنی شێرکۆ سەلاحەدین دەبێتە دەسەڵاتی یەکەمی سوپا و پۆستەکان بەسەر زەنگیەکاندا دابەش دەکات و فاتیمیەکان لە دەسەڵات دوور دەخاتەوە. ئەو کاری سەلاحەدین فاتیمیەکان تووڕە دەکات چونکە لایەن وایە خیانەتی لە متمانەی فاتیمیەکان و شێرکۆ کردووە. بۆیە سوپایەک پێک دەهێنن بۆ لە کارخستنی سەلاحەدین. بەڵام بەهۆی کۆنتڕۆڵکردنی سوپاوە سەلاحەدین ئەو جوڵە ناڕەزایەتیە بەهێز سەرکوت دەکات و ژمارەیەکی زۆر خەڵک لەو ڕوبەڕووبوونەوەیە لەناو دەبات. دوای ئەو جوڵە ناڕەزایەتیە سەلاحەدین بە تەواوی فاتیمیەکان لە دەسەڵات دوور دەخاتەوە. هەرچی لە ڕووی باوەڕەوە لە شیعەکان نزیک بێت لە کاری دەخات. لەگەڵبوونی ناڕەزایەتی لە نێوان سەلاحەدین و نورەدین زەنگی و هەوڵەکان بۆ خۆڕێخستنەوە لە نێوان سوپای سەلاحەدین پاشای بەیتولموقەدیس بابا عومری یەکەم نامەیەک بۆ بابا ئەسکەندەری سێهەم دەنێرێت و ئاماژە دەکات کە دەسەڵاتدارانی ئەوروپا ئاگادار بکاتەوە بۆ کۆکردنەوەی هێزەکان و هێرشکردنە سەر سوپای سەلاحەدین. دواتر خاچ دروشمەکان بە هێزێکی زۆرەوە لە چەند لایەک هێرش دەکەن و سەرەتا چواردەوری شاری دیمیات دەگرن لە شام. ساڵی 1969 سەلاحەدین نامەیەک بۆ نورەدین زەنگی دەنێرێت و تیادا داوای هاوکاری دەکات. نورەدین با سوپایەکی زۆرەوە وەڵامی نامەکە دەداتەوە و هێرش دەکاتە سەر خاچ دروشمەکان لە شاری دەمیات کە تا ئەو کاتە بەرنگاری کردبوو خۆیان نەدابوو بەدەستەوە. هەرچی پەیوەستی سوپای سەلاحەدینە لە بەشی باشوورەوە هێرش دەکاتە سەر خاچ دروشمەکان و لەشکرەکەیان تێک دەشکێنێت. دوای مردنی نورەدین زەنگی سەلاحەدین حکمی تەواوی ئەو ناوچانە دەگرێتە دەست کە ئیسلامین و دەکاتە تەواوی وڵاتانی عەرەبی ئێستا. سەلاحەدین هێزەکانی بەرەو ناوچەی قودس دەبات بە مەبەستی گرتنی شارەکە کە بۆ هەرسێ ئاینی یەهود، مەسیح، ئیسلام پیرۆزە. دوای بەیەگەیشتنی هەردوو سوپاکە لە شەڕی حەتین سەلاحەدین سوپای خاچ دروشمەکان دەشکێنێت و
دەست بەسەر قودسدا دەگرێت. دۆخی کورد لە سەردەمی دەسەڵاتی سەلاحەدیندا دەسەڵات لە کۆندا ئیمپراتۆریەتی بووە و لە ژێر ناوی نەتەوایەتیدا نەبووە، بەڵکو نەتەوایەتی و دەوڵەت نەتەوە نوێیە و دەگەڕێتەوە سەردەمی شۆڕشی فەڕەنسی و بەرهەمی مۆدێرنێتەیە. لە کۆندا دەسەڵاتەکان لە چوارچێوەی بیرروباوەڕدا بوون، وەک چۆن ئەوروپیەکان لە ژێر ناوی خارجدا کارەکانیان ئەنجامداوە و پاپا دەسەڵاتی ئاراستە دەکرد. بە هەمان شێوە لە ناو جیهانی ئیسلامیدا نەتەوە جیاوازەکان لە ژێر ناوی ئیسلامیدا جەنگیان ئەنجامداوە. بەشێکی زۆری خەڵک بەهۆی پابەندی و توانوەیان لە ئایندا هەوڵیان دەدا بە زنجیرە بگەێنەوە سەر پێغەمبەری ئیسلام، تەنانەت سەید لە ناو کورد و نەتەوەکانی تر کە خۆیان دەگەڕێنەوە بۆ پێغەمبەری ئیسلام درێژەی ئەو باوەڕە بووە کە لە سەردەمە کۆنەکاندا بوونی هەبووە. کورد لەو کاتەدا هەر دەسەڵاتێکیان پێدرابێت لە چوارچێوەی بنەماڵەی سەلاحەدین وەک خەڵکێکی ئیسلام پێیان دراوە، تەنانەت لە وەرگرتنی خوێندکار بۆ خوێندن لە ئەزهەر ناوەندێکی تایبەت کراوەتەوە بۆ فێرخوازە کوردەکان هاوشانی نەتەوەکانی تر. سەلاحەدینی ئەیوبی لە نێوان هەردوو مەزهەبی شیعە و سوننەدا. بابڕوای مێژوونووسان سەلاحەدین ئەگەرچی لا سەرمتمانەی شێرکۆی مامی بەرپرسیارەتی باڵایی لە ناو شیعەکاندا پێدەدرا، بەڵام بەهۆی توندێتی مەزهەبی سوننە کەوتە سەرکوتکردنی شیعەکان و ئەو کەسانەشی کە خاوەنی بیرروڕای فکری جیاوازن، تەنانەت بیرمەندی بواری فکر و علمی ئیشراق سوهرەوەری لە ژێر فەرمانی ئەودا دەکوژرێت. سەلاحەدین لە پاڵ کارە سەربازیەکانیدا گرنگی بەلایەنی بیناسازی و ڕێخستنەوەی کۆمەڵگادا لە ژێر ناوی ئیسلامدا. زانکۆی ئەزهەر کە فاتیمیەکان بینایان کردبوو کردی بەناوەندێک بۆ دیراساتی ئیسلامی سوننی و تا ئەمڕۆژ نوێنەرایەتی بەشێکی گەورەی جیهانی ئیسلامی دەکات. ساڵی 1993 سەلاحەدین وەفات دەکات و دەسەڵات لە ناو خێزانەکەیدا دەمێنێتەوە تا ڕووخانی تەواوەتی ئەیوبیەکان. بابڕوای شارەزایانی مێژووی کورد هەوڵدان بۆ ئەوەی سەلاحەدین وەک عەرەب بناسێندرێت، هەوڵێکە چەشنی بە عەرەبکردنی ناوچەکان، ئەو کات ئەوەش ناشارنەوە. سەلاحەدین وەک سەرکردەیەکی ئیسلام لەو چاخەدا بە کردارە باش و خراپەکانیەوە حاشا لە کوردبوونی ناکرێت وەک نەتەوە. تەواوی ئەو ڕەخنانەی ئێستا لە سەلاحەدین دەگیرێت کە هیچی بۆ کورد نەکردووە لە حوکمی مێژوویدا دەکەونە هەڵەوە و لە تێگەیشتن لە بیرکردنەوە و سایکۆلۆژیای کوردیش دوور دەکەونەوە، چونکە لە ئێستادا کە دەوڵەت نەتەوە لە ئەوجی کارکردن و سیاسەتی جیهانیدایە، بەڵام با باوەڕی لێکۆڵەران ئەوەندەی بابەتی ئاینی کورد دەهەژێنێت بابەتی نەتەوەیی نایجوڵێنێت.